ئەو ڕۆژە دەمەدەمی عەسر بوو، دوا ئێوارەی وەرزی زستان بوو. ساڵی 1948 بوو. لاوان بە کوڕ و کچەوە بە ناو شاری سلێمانیدا بە شەقامەکاندا خۆپیشاندانێکی گەورەیان ساز کرد. شاری سلێمانی بە تەواوی سامی لێنیشت بوو. کۆنەپەرست و دوژمنانی گەل بەسەر شۆڕیەوە ئەیان ڕوانیە دیمەنی ئەو لاوە خوێن گەرمانە. لەو خۆپیشاندانانەدا تاقمێ کوڕ و کچی منداڵ لە پێش هەموویانەوە ئەڕۆیشتن. سەر و چەپکە گوڵی ڕەنگا و ڕەنگیان بەدەستەوە بوو. هەموو ڕوویان کردە گردی سەیوان تا چەپکە گوڵەکانی دەستیان لەسەر گۆڕی شەهیدانی ئازادی و کوردستاندا بنێن. هاتن و گەیشتنە بەر دەرگای سەرا. لەو کاتەدا پیرەمێرد لەبەر دەرگای سەرا لەبەر دوکانەکەی وەستا حەمە سەعیدی خەیاتە بەخۆی و بۆرەگاڵۆکەکەیەوە ڕاوەستا بوو. چاوەکانی بڕی بووە شەپۆلی ئەو لاوە سەر بەرزە نەبەردانەی کە هیتافیان دەکێشا و قین و بێزاری و تووڕەیی داگیرکەرانیان لێتکا. پیرەمێرد قەڵەمەکەی دەرهێنا و تەنانەت کاغەزیشی پێ نەبوو. پارچە کاغەزێکی لە زەوی هەڵگرتەوە و دەستی کرد بە نووسین و لە ماوەی چەند خولەکێکدا دایە دەستی لاوان و گەنجەکان کە خوێندیانەوە ئەو سروودە نەمرە بوو کە دەڵێ: ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە، جەژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە.